ئێمە دەکرێت جێگلەی بین و کەسیشمان بێ هەڵەو کەم و کورتی نییە، بەڵام تکاکەم نابێ کۆمەڵ باجی هەڵی ئێمەمانان بدە، تۆڵە لە کۆمەڵ نەکرێتەوە. ئەگەر هەر خوشک و برایەک گلەیەک ڕەخنەیەکیەیە تکایە لە هەڵبژاردنەکان سزای کۆمەڵ نەدا. کۆمەڵ جیاوازە لە کەسەکان. ئەگەر کۆمەڵ نەبێ ئەو ئازادیەی کە خوشک و برایانی موسڵمان هەیانە، ئیسلامیەکان هەیانە، بە تایبەت ئەوانەمان کە پاشخانێکی چەکداری بانەیە لە کوردستانە نابێ. من بە ئەزمموی 20 ساڵ 25 ساڵ کاری پەیوەندیەکانەوەتان پێڵم، واللهی هەر ئاماژەیەکە بێ بۆ گۆڕانکاری بەرامبەر بە خەڵکی کۆمەڵی دادگەری، بەرامبەر بە دام و دەستگا خێرخوازی و تەندروستەکانی کۆمەڵ و تەربەوەکانی کۆمەڵ و بانگەوازەکانی کۆمەڵ پێزانم و ئاگام لێتی وەش زانم. ئێمە تا هەبین ڕۆژێک بانگەوازی ئیسلامی سەرپۆشی خوشکەکانمان لە کوردستانە بە چەک پاراستووە. ئێستا ڕۆژەکەی ئەوەیە لە کوردستانە بە پەرلەمان بە بوونمان لە پەرلەمان بیپارێزین.